یەکێتی نیشتیمانی کوردستان لەلایەنە سیاسیە کوردستانیەکانی تر پەرۆشتر دەبیندرێت بۆ یەک ڕیزی نێوماڵی کوردی و یەکگوتاری کورد لە بەغدا. یەکێتی پێشەموان بانگەوازی بۆ هەموو لایەنە سیاسیە کوردستانیەکان کردووە بەیەکەوە بچنە بەغدا. وتەبێژی مەکتەبی سیاسی یەکێتی دەڵێت نە لێرە و نە لە بەغدا ڤیتۆمان لەسەر کەس نییە و ئەو لایەنانە لە یەکێتی نزیکن کە بەدەم داخوازیەکانی خەڵک دێن. حکوومەتی عێراق دەبێت پابەند بێ بە دەستور دوور لە ئینتقائیەت و بۆ ئێمەش ڤیتۆ لەسەر هیچ کەس لە هیچ لایەنێک ئەو لایەنە ئەو کەسە نزیکە لە ئێمە کە بەدەنگ داخوازیەکانمان دێ و ڕێز لە ئیرادەی خەڵکی کوردستان دەکەین. جێبەجێکردنی دەستور مەرجی سەرەکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێت لە بەغدا. یەکێتی بەرنامێکی تۆکمەی بۆ ماف و داخوازیەکانی خەڵکی کوردستان ئامادە کردووە بۆ گفتوگۆ لەگەڵ لایەنە عێراقیەکان و جێبەجێکردنی لە حکوومەتی داهاتوو. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی داوا دەکات لایەنە کوردیەکان هاوکاری بەرنامەکەی یەکێتی بن بۆ ئەوەی داخوازیەکانی گەلی کورد بەدی بێت. بە یەک تیم باشتر ئەتوانین پەیامی گەلی کوردستان بگەین، باشتر ئەتوانین پێداگری لەسەر جێبەجێکردنی دەستور بکەین، باشتر ئەتوانین پارێزگاری لە مافەکانمان و مافەکان تریشمانەوە دەست بێنین. بۆیە ئومێد دەکەین لایەنە کوردستانیەکان لەم قۆناغی داهاتوودا ڕێک بکەوین بۆ ئەوەی وەفدێکی هاوبەشمان هەبێ بۆ ئەو گفتوگۆ لەگەڵ لایەنە عێراقیەکان بکە تا پێگەی هەرێمی کوردستان، پێگەی گەلی کوردستان لە ناو دەوڵەتی عێراق بەهێز بێ و خەڵکی کوردستانش بڕوا دەکەم هەر ئەومان چاوەڕوان لێ دەکەن. لە دوای ڕوخانی ڕژێمی بەعس و گەڕانەوەی کورد بۆ بەغدا و بەشداریکردنی لە حکوومەتەیەک لە دوایەکانی عێراق هیچ لایەنێکی کوردی وەک یەکێتی کاریگەری نەبووە لە بەغدا. ئێستاش یەکێتی دەیەوێت لە ڕێی ئەو سەنگ و قورسایی کە لە بەغدا هەیەتی مافە دەستوری و یاسایەکانی خەڵکی کوردستان بکاتە مەرج بۆ حکوومەتی داهاتوو دواتریش داواکانی خەڵک جێبەجێ بکرێن. یەکێتی نیشتیمانی بۆ بەشداریکردن لە حکوومەتی داهاتووی عێراق چەند مەرجێکیەیە. مەرجەکانی یەکێتی ماف و داوای خەڵکی کوردستانن. یەکێتی دەیەوێت بۆ چوونەوە بەغدا هەموو لایەنە سیاسیە کوردستانیەکان بێکەوە بن تا لەوێشەوە داواکانی خەڵکی کوردستان جێبەجێ بکرێن و داهاتووی خەڵکی ئێرە لە حکوومەتی داهاتووی عێراقدا دیار و ڕوون بێت. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.